فەڕەنسا ئامادەیی خۆی نیشان دەدا بۆ درێژە پێدان بە شەڕی دژی تێرۆریزم لە وڵاتێکی وەک عێراقدا. ئەم پەیمانەی پاریس دوا بە دوای کشانەوەی ئەمریکا بوو لە ئەفغانستان. بەبێ ڕەچاوکردنیەوەی ئەمریکا چا بژارەیەکی دەبێت ئێمە درێژە بەمانەوەی خۆمان دەدەین لە عێراق بۆ بەرەنگاربوونەوەی تەرۆریزم هەتا ئەو کاتەی ڕێکخراوە تەرۆریستەکان جم و جۆڵیان دەمێنێت و تا ئەو کاتەی حکوومەتی عێراق داوای پشتیوانی ئێمە دەکات. سەرۆکی فەڕەنسا دانانی استراتیژیەت و میکانیزمێکی نوێ بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی عێراقی دادەنێت. ئێمە لێرە بووین و بۆ لەمە دواژ وابەستین بە شەڕی دژی تەرۆریزمەوە وەک پێشتری ژووتومانە و زۆریش بڕوان پێەتی شەڕی دژی تەرۆریزم دژی ئەو هۆکارانەیە کە تێرۆریزم دێنە ئاراوە دژی بێهیوایی و ڕق لە یەکترە هەر بۆیەشە پێم وایە ئەرکێکی گرنگتان لەسرە بیکەن. عێراقیەکانیش ڕاشکاوانە داوای هاوکاری و یارمەتی لە فەڕەنساییەکان دەکەن لە کاتێکدا داوای کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا دەکەن و وەک دەڵێن لە زۆر ڕووەوە پێویستیان بە پاریسە. عێراق و فەڕەنسا هاوبەشن لە شەڕی دژی داعشدا و لە شەڕی دژی تەرۆریزمدا ئەم هاوبەشیە بەدڵنیاییەوە بەردەوام دەبێت بۆ داکۆکیکردن لە بەها دیموکراسیەکان لەم ئەزمونەی عێراقدا هەوڵی فراوانکردنی هەموو بوارەکانی هاوکاریکردنین فەڕەنسا زۆر گرنگە زۆر دەمێکیش ئامادەیی هەیە لە عێراقدا و کاریگەریەکی گەورەشی هەیە ئێمە بەپەرۆشین بۆ پەرەپێدانی پرۆژەکانی سوتەمەنی و وزەی ئەلەکتریک و هەموو بوارەکانی تریش. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. عێراق وەک دەگوترێ لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسسازدایە و هاوکاتی شەڕی دژی داعش لێرە و لەوێی ئەو وڵاتەدا بەغدا دەخوازێت ڕۆڵ و پێگەیەکی تۆکمەی هەبێت لە ناوچەکە و لە جیهانیشدا بەڵام پاش نزیکەی 18 ساڵ لە پێکهێنانی عێراقی نوێ وەک دەڵێت هێشتاش پێویستی بە یارمەتی وڵاتانی تر هەیە. دکتۆر بیلال وەهاب لێکۆڵەر لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک میوانی چاوی واشنگتنی ئەم هەفتەی ئێمانە. دکتۆر بیلال سوپاس و پێزانین بۆ ئامادەبوون و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا فەڕەنسا ئەتوانێت لە عێراقدا جێی ئەمریکا بگرێتەوە؟ سڵاو لێ بێ کاک بەڵێن پرسیارەکی گرنگە تحلیلێکی زۆری بۆ کراوە لە میدیای عێراقی و کوردیا بە تایبەتی لەلایەکەوە چوونی ماکرۆن و ئەو وعدانەی کەوا داوێتی بە بەرپرسە عێراقیەکان و بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەوە ئەچێ زیاد لە حەدی خۆی جێی دڵخۆشی بێ لە کاتێکا کە ئەمریکا لە ئەفغانستان کشاوەتەوە و لە ڕاوکیەک دروست بووە لە بەغداش و لە هەولێریش کەوالەوانەیە بە هەمان شێوە ئەمریکا ڕۆژە لە ڕۆژان نزیکیان دوور لە عێراق و هەرێمی کوردستانیش لە عێراق و هەرێمی کوردستانیش بکشێتەوە بۆیە لەو ڕووەوە ئەم دڵدانەوەی ماکرۆن و حکوومەتی فەڕەنسی لەوە چێ زیاتر جێی دڵخۆشی بێت لە تەنانەت حەجمی قورسایی وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەمە لەلایەک بەڵام واقعێکیش هەیە کە ئەگەر سەیری ئەفغانستان بکەی لەگەڵ دەرچوونی ئەمریکا ئەو هاوپەیمانەتی کەوا لە ئەفغانستانە هەبوو هاوپەیمانەتەکە هەمووی هەڵوەشایەوە چونکە ئەم هاوپەیمانەتیانی کەوا ئەمریکا سەرکردایەتیانەکات ڕاستە وڵاتی تری لەگەڵایە بەڵام بەبێ ئەمریکا خۆیان ناگرن ئەو هاوپەیمانەتیشکەوا لە عێراقا ئێستا هەیە بۆ دژایەتیکردنی داعش لە ڕاستیە ئەمریکا یعنی تەحتیەکەی بنیە تەحتیەکەی ئەمریکایە لە ڕۆی سیاسیەوە وەکو دامێکی نێودەوڵەتی بۆی و لە ڕووی سەربازیشەوە بۆیە ئایا فەڕەنسا ئەتوانێت بەبێ ئەمریکا ئەم وعدەی خۆی بۆ بەردەوامبوون لە جەنگی دژی داعش یاخود بەرەنگاربوونەوەی داعش بەردەوام بێ ئەمە پرسیارێکی گرنگە وەڵامەکەی دیار نییە چونکە سەرۆکوەزیرانی بریتانیا بۆ نمونە ئەم گلەی لە ئەمریکا کردبوو کە شتێک نییە بە ناوی تەحالوفی نێودەوڵەتی لە ئەفغانستانە بەبێ ئەمریکا ئایا شتێک هەیە بە ناوی تەحالوفی نێودەوڵەتی لە عێراقا بەبێ ئەمریکا ئەمە پرسیارێکی گرنگە. بەڵێ بەڵام ئەوشمان بیر نەچێ عێراقیەکان خۆیان زۆریان جەخت لەوە دەکردەوە کە دەبێ هێزەکانی ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە ئەو بوو لە کاتی سەردانەکەی سەرۆکوەزیری عێراق بۆ واشنگتن لە یەکدومانی ڕابردوودا ئەرکی هێزەکانی ئەمریکا گۆڕا. جا من بەڕاستی پرسیارەکەم ئەوەیە زۆری قسە و باز لەسەر ئەوە دەکرێت کە بە دووری نازانن چارەنووسی عێراقی ژەمان چارەنووسی ئەفغانستان بێ ئەگەر بێت و ئەمریکا بە تەواوەتی لە وڵاتە بکشێتەوە ئەمریکا بە تەواوەتی لە عێراق کشێتەوە بڕوا ناکەم یا لایکەم بایدن
لەوە ناچێ نەبە تەمای کشانەوە بێت لە عێراق نەبەرگەی کشانەوە لە عێراق بگرێ بە تایبەتی دوای ئەو شێوازە ناشرینەی کەوا لە ئەفغانستان لی کشایەوە لە ڕاستیە لێکچوون هەیە جارە سەرەتا ئەبێەوە بڵێم ئێمە ڕاستە ئەڵین ئایا ئەمەی لە ئەفغانستان ڕوویدا لە عێراقا دووبارە ئەبێتەوە یان نە بەڵام من لە ڕاستیە ئەڵێم ئەمەی لە ئەفغانستانە ڕوویدا دووبارە بوونەوەی ئەوە بوو کە لە عێراقا ڕوویدا ئەمریکا لە 2011 کۆتایی 2011 لە عێراق بە تەواوەتی کشایەوە لە 2014 بینیمان کەوا داعش بە ئاسانیەکی زۆر توانی سێ پارێزگای گەورەی عێراق بخاتە شێر ڕکێفی خۆیەوە یەکێکیان پارێزگای مووسڵ بوو کە دووەم گەورەترین پارێزگایە لە عێراقا و هەروەها چۆن جێشی ئەفغانی لە دوو هەفتەی ڕابردووە بە تەواوەتی توایەوە و شەڕی تالیبانی نەکرد بە هەمان شێوە سوپای عێراقیش کاتی خۆی شەڕی داعشی نەکرد و شکستێکی عسکەری بوو و ئەو شکستە بەداخەوە بەشێکی پشکێکی ئەو شکستە عسکەریە بەر پێشمەرگەی هەرێمی کوردستانی شکەوت ئەوە بوو هەتا ئەمریکا نەهات و بەدەم بەهانای هەولێرەوە بەهانەی بەغداوە نەچوو نەهێزی پێشمەرگەش و نە هێزە عێراقیەکانی نەیانتوانی وەک بڵێ لەسەر پێخۆیان ڕابوەستن و هیچ نەبێ نێڵن داعش لەوە بەردەوام بێ و تا 2017 و بە هاوپەیمانی بە قیادەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتی کە وڵاتە ئەوروپیەکانی تیا بوو و بە سەرکردایەتی ئەمریکا بوو لە 2014 مووسڵ گیرا لە 2017 بە تەواوەتی مووسڵ لەژێر دەستی داعشە دەرهێنرا بۆیە ئەمەی کە ئیمڕۆ لە ئەفغانستان ڕوویداوە بەڕای من لە 2011 و 14 و 17 لە عێراقا ڕوویداوە بەڵام احتیمالی ئەوەی کە پرسیارەکەی جنابەت ئایا دووبارە بێتەوە یان نە بەڕای من چەند خاڵێکی لێکچوون هەیە لە نێوان عێراق و ئەفغانستانە کە لەوە ئەچێ باسکردنیان ئاسان بێ مەسەلەی ئەوەی کە حکوومەتێکی دابشکراوت هەیە گەندەڵیەکی زۆر لەم حکوومەتانە هەیە سوپایەکە کەوا وەلای حزبی زیاترە لە یاخود وەلای تائیفی زیاترە لە وەلا و دڵسۆزی بۆ وڵاتەکە ئەمانە هەمووی خاڵی لێکچوونن و ئەکرێ خاڵێکی تر کە لێکچوونە و جێی خەتەرە لەسەر عێراقەوەیە کە هەموو سەرکردە ئەمریکەکان و تویانە و قەناعەتیان وابووە کە جەنگی ئەفغانستان جەنگێکی مەجبوری بووە لە ئەفغانستانەوە هێرش کراوەتە سەر ئەمریکا 11 سپتمبر ئیمڕۆ 1 سپتمبرە دەڕۆژی تر ساڵیادی ئەو هێرشەیە بەڵام جەنگی عێراق هیچ پەیوەندیەکی 11 سپتمبرەوە نەبوو بۆیە پێڵێن جەنگێکە کە ئەمریکا هەڵی بژاردووە جاگەر ئەمە بەرخوردی ئەمریکا بێ لەگەڵ جەنگێکە کە مەجبور بووە بیکە ئەبێ بەرخوردی لەگەڵ جەنگێکە چۆن بێکە بە اختیار و بە هەڵبژاردن کردوێتی بەڵام ئەکرێ عێراقیش جیاوازی زۆرە لەگەڵ ئەفغانستانە بە کورتی کاک بەڵێن ئەوەیە کە منطقی جغرافی عێراق و جیۆپۆلیتیکی عێراق گرنگێکی زۆر زیاتری هەیە بۆ ئەمریکا لە چاو ئەفغانستان خاڵی دووەمەوەیە کە ئەفغانستان وڵاتێکی لات و فەقیرە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە عێراق پەیوەندی هەیە بەو جەنگی کە ئێستا لە سووریاشا بڕێوە ئەچێت و خاڵێکی تریش ئەوەیە کە لایکم بەعکسی ئەفغانستان ئێستا حزبی دیموکراتیش و حزبی جمهوریش ئیلتیزامێکیان بۆ بەردەوامبوونی جەنگی دژی داعش لە عێراقا دووبارە کردوتەوە بەڵام لە ڕاستیە ئەمانە هەمووی وە ینی ئاگرە سوورەی ئەفغانستان لە عێراق دوور نییە خێتابەکانی بایدن چ ئەوەی دوێنێ چ ئەوەی سەرەتای هەفتە هەمووی باس لە مەرحلەیەکی ئینعیزالی ئەکا ئێمە ئەم وڵاتانە بە ئێمە چارەسەر ناکرێ ئێمە پێویستە بکشینەوە ئەوەی کە لەسەر ئەفغانستان بایدن باسی ئەکا بەشێکی زۆری لەسەر عێراقیش تەطبیق دەکات بەڵێ دکتۆر هەر لەسەر ئەو وتارەی سەرۆک بایدن کە دەڵێ کێشەی ئەو وڵاتانە بە ئێمە چارەسەر ناکرێ جەنابەت هەر لە ماوەی ڕابردوودا لە سەردانێک بۆ هەم عێراق ینی با بڵێم هەم بۆ بەغدا هەم بۆ هەولێریش گەڕاویتەوە چیت بینی باسم لە لەشکر نییە لە لەشکری عێراق و هێزە ئاسایشەکان بەڵام لە ناو ڕێبەرانی عێراقدا هەست بە وابەستەیی عێراقی بوون کرد کە بتوانن بە شێوەیە لە شێوەکان هیچ نەبێ وڵاتەکەیان لە قەیرانێکی ئێجگار گەورە لابدەن لە ڕاستیە ئەو جۆرە هەستە بە مەسئولیەت با بڵین لەوە چ لەگەڵ گەنجەکانە زیاتر هەستن پێکرد بێ چ لە ئەوانەی کە پێشتر قوتابی و تەلەڤەی خۆم بوون یاخود ئەوانەی کە چالاکوانن ڕۆژنامەنووسی تازەن بەتایبەتی ئەو گەنجانەی کە خۆپیشاندانەکانی تشرینی 2019یان بڕێوە ئەبرد هەستێکی ئەوەی کە ئەمە وڵاتی ئێمەیە ئێمە نابێ پشت نەبێ ئێران ببەستین نەبە ئەمریکا ببەستین ئەبێ بەدەستی خۆمان پشتی خۆمان بخورێنین ئەم جۆرە لە هەست بە بەرپرسیارەتیکردنە ئەوەندەی لەناو
گەنجەکانە هەیە ئەو نە لە ناو نخبەی سیاسیان نییە. نخبەی سیاسی تازە بەپی ئەم سیستەمە عێراقی ئەجوڵێتەوە. ئینسان ئەگەر تۆپێنی کرێ بێ شەق لە تۆپ بدا، ئەگەر سلەی کرێ بێ دەسی لێ بدا. سیستەمی سیاسی عێراقی و حیزبەکانیش کە لەم سیستەما یاری ئەکەن بەرەو ئەوە ئەیان پاڵیان پێوە ئەنێکەوە هەر کەسە و سەیری بەلوتی خۆی بکە، هەر کەسە و سەیری مەسلحەتێکی تەسکی هەرێمی یاخود تائیفی جغرافی خۆی بکە و ئەمە ژواکات سیستەمی ئینتیخابی عێراقیش بەڕای من لەگەڵ ئەم هەموو دەستکاریکەوە ئەکرێ سەرەکی وردە ئەمە بچووکە کاتەوە. بۆیە ئالیەتێکی نە لە سیستەمی عێراقیە لەبەرەوەی ترسێک لە مرکزیت هەیە و شێوازی هەڵبژاردنەکانیش وای لێکەوە وردە خەمەکان ئەو نە بچووکە کرێنەوە کەوا زۆر زەحمەتە هیچ حیزبێک هیچ سیاسەیەک بتوانێت لەسەر ئاستی وڵات بیر بکاتەوە. بۆ نمونە تا ئێستا عێراقیەکان بە کورد و بە عەرەب و بە شیعە و بە سوننەیانەوە ناتوانن چارەسەرێک بۆ پشتبەستنی عێراق بە نەوت ببەستنکەوە لەگەڵ هەر کەڵکشان و داکشانێکی نرخی نەوت تا عێراق بۆ نمونە بەم حاڵە ئەڕوات و ئابوووریەکەی بە تەواوەتی ئەتەپێ. ناتوانن تا ئێستا بەرامبەر بە هێرشەکانی میلیشیاکان بۆ سەر مەساڵحی عێراقیش و ئەجنەبیش چارەسەرێک بدۆزنەوە. ناتوانن بەیەکەوە عێراقیەکان بە یەک دەنگ لەسەر هێرشەکانی تورکیا بۆ سەر عێراق قسە بکەن. بەڵام مووقفێکی بۆ نمونە کوردیت هەیە، مووقفێکی شیعی مثلا سائیرونت هەیە، مووقفێکی شیعی فتحت هەیە، یاخود سنەکانی مثلا قەتەر و ئێران وا ئەڵێن سنەکانی ئیمارات و سعودیە بەم شێوەیە قسەکەن تابێ خەمەکان هەستەکەم تەسکە بنەوە بچووکە بنەوە لە کاتێکا کە کێشەکانی عێراق زیاتر گەورە ئەبن و پێویستی بە چارەسەرێکی با بڵین فراوانتر هەیە لەوەی کەوا سیستەمی سیاسی و کارکتەرە سیاسیەکان بیری لێتەنەوە. دکتۆر بەرلەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکە لەسەر گەندەڵی سەرۆکی فەڕەنسا لە چەند لێدوانێکیدا هاوکاتی سەردانەکەی بۆ عێراق ئاماژەی بەوە کرد ئەڵێ ئەگەر سەرکەوتنتان دەوێت لە شەڕی دژی تێرۆریزمدا دەبێت بەرەنگاری ئەو هۆکارانە ببنەوە کە تێرۆریزم دروست دەکات. یەکێک لەوانە بە شێوەیەکی سەرەکی کە باسی دەکا دۆسەی گەندەڵیە. لەناو ڕێبەرانی عێراقدا خواستێک هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی، خواستێک هەیە هەر هیچ نەبێ ئەو گەندەڵیە زۆرەی کە تەواوی جونگەکانی ئەو وڵاتی گرتووەتەوە بەرەو کەمبوونەوە بەرن. خۆزگا بموتایە بڵێ، بەڵام بەداخەوە گەندەڵی لە عێراقا و گەندەڵی لە هەرێمی کوردستانە کێشەیەکی ئابووری نییە، کێشەیەکی ناعەدالەتی نییە، کێشەیەک نییە بڵێ ئیتر هەموو پێشکەوتنێکی ئابووری ئەبێت تۆزێک باجی گەندەڵی باجی هەیە باجەکەشی بریتە لە گەندەڵی یاخود هەموو گۆڕانێک لە سیستەمێکی مرکزی و دیکتاتۆریەوە بۆ مرکزێکی فدرالی و دیموکراسی جۆرێک لە گەندەڵی تیا دروستە بێت و ئیترە بێت و تەعاملی لەگەڵا بکەیت و لەگەڵ یا بژی. بەڕای من و ئەمە بەنووسینی ژووتووە گەندەڵی لە عێراقا و گەندەڵی لە هەرێمی کوردستانە مشکلەیەکی ئەمنی قەومیە، مشکلەیەکی ئەمنی ئەو وڵاتەیە. ئەفغانستان نمونەیەکی زۆر ڕوون و وازح بوو. ئەفغانستان لەبەر ئەوە نەڕووخا کە چەکی نەبوو، ئەفغانستان لەبەر ئەوە نەڕووخا کە تەیارەی نەبوو، بەڵکو لەبەر ئەوە ڕووخا کە ئەم سەربازانە و ئەم سوپایە هەست ناکاکەوە حکوومەتێکی هەیە کە هی ئەوەیە دیفاعی لێ بکرێت. هەروکو چۆن لە 2014 کاتێکەوە داعش هات سوپای عێراقی 6,000 سەرباز بەدەست ڕای کرد لە دەست 3,000 سەربازی داعش لەبەرەوە نەبووکەوە غیرەتیان نەبوو یاخود نەیانەوێرا یاخود چەکیان پێ نەبوو، بەڵکو ئەم سەربازە عێراقیانە هەستیان نەکرد کە ئەم حکوومەتە یاخود ئەم سیستەمە هی ئەوەیە تۆ خۆتی بۆبی بەکوشت. سەیری کە ئێسش خۆ لە ڤیدیۆکانی ئەو کاتە دیارن و لە یوتیوبە ئەنسان توانێت سەیریان بکە. ئەو سەربازانەی کەوا جلەکانیان فڕێدا و تراکسودیان لەبەر کرد و خۆیان شاردەوە لیان بپرسە بڵێ بۆچی ڕات کرد، ئەڵێ من سەربازم بەیانی هەڵسام لە خەوسەی دەکەم زابتەکەم لە قاعدە عسکەریەکە لە بنکە عسکەریەکە نەماوە، ئێکە زابتەکە یەکەم کەس ڕابکە سەربازەکە بۆچی شەڕ بکە کاتێکەوە قاعدە عسکەریەکە هەڵەسێسی دەکا مەسەلەن ئەشرەف غەنی یەکەم کەسێکەوە کابولی جێهێشتووە ئیتر ئەو چ پۆویستەکە چ مەجبورە شەڕ بکە. گەندەڵی شەرعیەتی دەسەڵاتەکە ناهێڵێ. شەرعیە مەسەلەکە نیە فەقیر و دەوڵەمەند دروستەکە کە کێشەیەکی گەورەیە، هەرەوە نیە کە خزمەت گوزاریەکان کەمەکاتەوە، بەڵام کاتێکەوە تۆ دژمنەکەت داعش بێ یاخود دژمنەکەت میلیشیا بێ یاخود دژمنەکەت وڵاتێکی زلهێز بێ، شەرعیەتی ئەو دەسەڵاتە ئەوەندە کەم ئەبێتەوە کە نەک
سەربازەکە شەڕی بۆ ناکا بەڵکو ئێمە بەرەو هەڵبژارنەکان ئەچین لەوە ئەچێ هاوڵاتیان تااقەتی ئەویان نەبێت تەنانەش دەنگیش بدەن بەڵام دێمەوە سەر ئەو خاڵێکی پێشتر باسم کرد سیستەمی سیاسی عێراقی ئیمڕۆ بەو شێوازەیەکەوە ئێمە هەمومان ئەچین ئەم هەڵبژاردنانەوە حەیەڵا هەرچی کورسێکمان هێنا ئەم کورسێ تەرجەمەی ئەکەینە ژمارەی وەزارەت ئەچین لەم وەزارەتانە هەرچی قازانجێکی ئەو وەزارەتانە هەبێ بۆ خۆمان پارەکەی کێشینەوە بۆ حزبەکەی و لایەنەکەی خۆمان و ئەو پارەیە بەکارینەوە بۆ 4 ساڵ و بۆ انتخابات ئیتر لەم معادلەیە مەجای چارەسەرکردنی گەندەڵیتیانە چونکە نانبڕینی خۆتە و مەجای خزمەتکردنی خەڵکیشیتیانە چونکە معادلەکەی خەڵکیتیانە معادلەکە بریتیە لە دەستخستنە ناو ئەو دەسەڵاتەوە کە ئەو دەسەڵاتش نەوتەکە ئەفرۆشێ و پارەی ئەو نەوتە جارێکتر تەوزیع بکرێتەوە بەڵام تا ئیسە هەروە هاتووە نازانم تاکی جۆرێک لە بەرچاوڕوونی و بەخەبەربوونەوە دروستەکرێ ئێمە داعشمان بینی ئێمە شکانی نرخینەوتمان بینی و ئەتانە ئێسش نمونەی ئەفغانستان هەیە ئیتر ئەگەر بەمانە جۆرێک لە مراجعات زەنگێکی ئاگادارکردنەوە زەنگێکی ئاگادارەوە نەبێ نازانم چی ئەم سەرکردە سیاسیانەی عێراق و هەرێمی کوردستانیش ئەمانەی کە جەناب داماژەی پێدەکەی بێلەوەی کە بیۆریەکی تایبەتیشی دەوێت کە بەرەنگاری گەندەڵی بیتەوە چونکە گەندەڵی لێدانە لە بەرژەوەندیەکانی زۆرێک لەو سەرکردانەی کە لە 2023ەوە فەرمانڕەوای عێراقن دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت کێشەکانی بەغدا هەر ئەوەندە نییە لە دواترین کۆنفرانسی لوتکەی وڵاتانی ناوچەکە کە فەڕەنساش بەشدار بوو تایدا ئاڵۆزیەکانی نێوان وڵاتانی ئەو ناوچەیی جیهانیش بە زەمینەیەک ناودێرکرا کە ئاگر خۆشکەرەیە. ئەم ناوچەیە پێویستی بە ڕێخستنی هەوڵەکانە و پێویستی بە سەکۆیەکە تا هەمووان پێکەوە قسە بکەن قسەکردن لەسەر ئەو ناکۆکیانەی لە ئارادان ئەمە ئەو کارەیە کە پێویستە پێکەوە بیکەین بۆ بەرەنگاربوونەوەی سەختیەکان هاوکاتی کاری پێکەوەیمان بە ڕێگەیەکی ڕوون و ئاشکرا بۆ بەرەنگاربوونەوەی تەرۆریزم. وڵاتانی ناوچەکە هەریەکەیان جۆرە ڕوانینێکیان هەیە بۆ ڕەوشی عێراق بە تایبەتیش شانشینی عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێران کە ڕکابەری سەرەکی یەکترن و هەریەکەشیان بە دیدگای خۆی لە ئاسایش و سەقامگیری عێراق دەڕوانێت. شانشینی عەرەبستانی سعودیە بەردەوامیدانی خۆی پشتڕاست دەکاتەوە بۆ پشتیوانی لە ئاسایش و سەقامگیری و پەرەپێدانی عێراق هاوکاتی ئەو هەنگاوانش بۆ ئاسایش و سەقامگیری و پەرەپێدانی ناوچەکە پێویست بە عێراقێکی ئارام و ئاسایش و سەروەر هەیە کە بە شێوەیەکی تۆکمە بەسرابێتەوە بە وڵاتانی عەرەبی و ئیسلامی دەوروبەریەوە. ئەمریکایەکان ئاشتی و ئاسایش ناهێنن بۆ گەرانی ناوچەکە بە پێچەوانەوە ئەوان فاکتەری سەرەکی خراپی ڕەوشی ئاسایشین وەک چۆن بەڕوونی و ئاشکرایی دەبینرێت لە زۆر وڵاتی ناوچەکەدا. سووریا دراوسێری عێراقە و بە یەکێکیش لە وڵاتە پڕجەرمە و کێشەکانی ناوچەکە دادەنرێ ململانێ ئاینزاییەکانیش لەسەر ئەو وڵاتە لە زۆرێک لە وڵاتانی ناوچەکەدا ڕنگدانەوەی هەبووە بەڵام سووریا بانگێشتی ئەو کۆنفرانسە لوتکەیەی بەغدا ناکرێت. ئەم کۆبوونەوەی بەغدا کۆبوونەوەیەکە نەماندەویست بابەتیان دۆسیەی مشتومڕ لەسەر بورژێنین لە ڕاستیدا دۆسیەی سووریا دۆسیەکی مشتومڕ لەسرە دۆسیەکی عەرەبی و ناوچەی و نێونەتەوەییشە پێم وایە براکانمان لە دیمەشق لەم ڕەوشەی ئێمە تێدەگەن. عێراقیەکان ڕای جیاوازیان هەیە لەسەر ئەگەر و نەگەری بەرەنجامەکانی ئەو کۆنفرانسە و هەروەهاش لەسەر پێگەی عێراق لە ناوچەکە و لە جیهانیشدا. ئەم کۆنفرانسە هەنگاوێکی بەرەو پێشچوونی عێراقە باراستەی ئاسایش و سەقامگیری لە ناوچەکەدا هەموو ڕاگەیەندراوە بیانیەکان ستایشی عێراق و سیاسەتی عێراقیان دەکرد سەرۆکی مسر دەڵێت گەلی عێراق مەزنە ئەم کۆنفرانسە عێراقی یەک خست لەسەر ئاستی ناوخۆیی هەمووشیان پشتیوانیان لە هەڵبژاردن کرد گۆڕانمان لە هەڵوێستی وڵاتانی کەنداودا بینی نزیک بوونەوەیەک لە نێوان میرنشینەکان و قەتەردا هەبوو ئەمەش سەرکەوتنێکی تری کۆنفرانسەکەیە. یەکەم شت ئەوەیە کاتیم کۆنفرانسە گونجاو نەبوو بەهۆی ئەو سەختی و ئالۆزیانەی ڕوبەڕووی عێراق دەبنەوە دووهەم ناکرێت چاوەڕوانی ئەوە بیت بە ئاواها کۆنفرانسێک کێشەکانی ناوچەکە چارەسەر بکەیت پێویستە یەکەم جار کێشە ناوخۆیەکانی خۆت چارەسەر بکەیت ئێمە کێشەی زۆرمانن لە بوارەکانی پەروەردە و پیشە سازی و ئاوادانکردنەوە و دەرفەتی کار بۆ گەنجەکانمان قەیرانە سیاسیەکانیش لەولاوە بوەستن. دکتۆر بیلال بەڕای جەنابەت کۆنگرەیەکی لەم شێوەیەکە لە عێراق کرا ئەتوانێت چارەسەری ئەو کێشە بنەڕەتیانەی ناوچەکە بکە کە زۆرێک لە وڵاتەکانی گیرۆ دەکردووە؟ ئەم جۆرە چالاکیانە بەڕای من چەند ڕەهەندێکی هەیە ڕەهەندێکیان ڕەهەندی سیاسی ناوخۆیە بەرەو هەڵبژاردنەکان ئەچین مانگی دا هەڵبژاردن دەکرێت بۆیە
جانبێکی سیاسی تایە کە حکوومەت وا پیشان بدات کە ڕوویەکی جوانی حکوومەتی عێراقی پیشانی لای کەم وڵاتە هەرێمیەکان بدرێت. بەشێکی تریشی ئەوەیە کە ساڵانێکە لە ڕاستیە یەکێک لە گلەیە گەورەکانی کە لە عێراق کرێت ئەوەیە کە ئێران ساحب ماڵە و تایە بەکەیفی خۆی تەرەتانێتی ئەگەر عێراق نەتوانێ ئێران دەربکە یاخود دەستی ئێران لە عێراقا کورت بکاتەوە لای کەم ئەتوانێت دراوسەکانی تریش داوت بکە ینی بۆی کە تەسیری ئێران لە عێراقا کەم بێت ئەبێ لای کەم تەسیری وڵاتەکانی تر لە عێراقا بەدی بکرێت. بۆیە ئەم کۆنفرانسەش ئەو ئامانجە ئەپێکێت. لە بەڕای من ئامانجێکی تریش هەر گرنگە ئەویژەوەیە کە ینی قیچێکە با دوو ڕۆژیش هەواڵەکانی عەرەبیە و جەزیرە و قەناتە عێراقیەکانیش دەنگی ئەمریکاش باسی ئەم کۆنفرانسە بکە نەک باسی تەقینەوەیەک و یاخود باسی گەندەڵی و یاخود باسی شەڕی ئەم حیزبە ئەو حیزبە بکات. باسکردن لێرەیە ینی پێویستە چەتەوەرێکی تایبەت بەخۆی هەبێ بۆ نمونەیەکێ لە پرسیارەکان لە لای من ئەوەیە ئایا کۆنفرانسێکی لەو شێوەیە عێراق دەگەڕێنێتەوە بۆ پێگەیەکی شیاو لە ناوچەکەدا ئایا دەوڵەتی عێراق بەهێزەکایە بەهێز ناکە؟ وەکوتم ئاخر خۆ لە جیهانی دیبلۆماسیە مەسەلەی سمعە و مەسەلەی ڕوش وەزن و قیمەتێکی خۆی هەیە. ئەم پرۆژەی ئەم کۆنفرانسە و پرۆژەی شامیش لە ڕاستیە هەم حکوومەتی فەڕەنسی پشگیریەکی زۆری ئەکرد و هەم لە ناوخۆی عێراقیشە سەرۆکی عێراق دکتۆر بەرهەم ساڵح پشگیریەکی زۆری ئەم پرۆژەی ئەکرد لە بەڕێوەبردنی ئیدارەکە کاظمی زیاتر لی هاتە پێشەوە و لە شاشەکانە زیاتر دەرکەوت. لەم ڕۆوەکەوە لای کەم عێراق پەیوەندیەکی باشی لەگەڵ دراوسەکانیا هەبێ خەڵێکی گرنگە. خەڵێکی تر کە بەڕای من لێرا گرنگە دوو بەشە. بەشێکی ئەوەیە کە لە ڕاستیە ئیسtismاری نێودەوڵەتی ئیسtismاری ئەوروپی و ئەمریکی زۆر زەحمەتە بتە عێراق بەهۆی ئەو گەندەڵیەکەوە پێشتر باست کرد ناتوانێت کۆمپانیا ئەمریکەکان و کۆمپانیا ئەوروپیەکان وەکو پێویست بێنێتە ناو عێراقەوە. بەڵام کۆمپانیاکانی وڵاتەکانی دەوروبەر لەوە چی بۆ ئەوان ئاسانتر بێ بۆ وڵاتە خەلیجەکان بۆ وڵاتێکی وەکو تورکیا ئاسانتر بێ بتوانێت بێت لە عێراقەوە بەرهێنان بکات. بۆیە ڕاکێشانی ئەو جۆرەوە بەرهێنانانە ئەمە خاڵێکی گرنگە و ئەکرێ وەکو دەستکەوتێک لای کەم ئیشی لەسەر بکرێت. دووشتی تایبەت کە لێرە ئەکرێ باز بکرێت. یەکێکیانەوەیە کە بازی پشتبەستنەوە یاخود وابەستنەوەی عێراقن کرد بە ئێرانەوە. عێراق لەگەڵ سێ ڕاوێکی خۆی نەوتی هەیە و غازی هەیە سێرێکی غازێکی زۆر لە ئێران ئەکرێت و بە نرخێکی زیاتر لە نرخی بازار بە نرخێکی گران. سێرێکێک لەم پرۆژانە ئەوەیە کەوا عێراق و کارەبای عێراق ببەستێتەوە بە تۆڕی کارەبای وڵاتانی کەنداو. ئەم جۆرە کۆنفرانسە ئەکرێت پشگیری بداتە ئەو جۆرە بابەتە ئابووریانی کەوا هەیە کە هیچ نەبێت عێراق پەیوەندیەکی ئابووری صحی لەگەڵ وڵاتەکانی ترا هەبێت. ئەمەی سعودیە باسی کرد. بەڵێ ئەو پەیوەندی ئابووری کە جەنابەت ئێستا ئاماژەی پێدەکەیت و بە گرنگیش ناودێری دەکەی دەبێتە مایی کەمونەوەی ڕۆڵی ئێران لە عێراقدایان نا. ئەمە بەڕای من پرسیارە گرنگەکەیە ئەکەوێتە سەرەوەی کەوا تا چەندێک ئەم بەرپرسە گەورانەی کەوا لە وڵاتانی کەندا و لە تورکیا و لە فەڕەنسا لە وڵاتە عەرەبیەکانەوە ئوردن و میسر هاتنە عێراق تا چەندێک ئەم سەردانانە فعلا کۆمپانیاکانیشان بەدوا دێت تا چەندێک ئیلتیزاماتێکی اقتصادی بەدوا دێت چونکە گروانە بێت کەواتە تەنها مجاملەکردنی ئەم نخبە سیاسی عێراقی ئیمڕۆیە ئەگەر هاتوو فعلا متابعەیەکی اقتصادی بەدوا هەبێت ئەو کاتە ئامانجی دووەمی ئەم جۆرە کۆنفرانسە ئەپێکێ کە بەڕای من خاڵی دووەمە ئەویشەوەیە کەوا تا چەندێک ئەم کۆنفرانسانە لە لای گەلی عێراق لە لای هاوڵاتیانی عێراق ئەهمیەتێکی هەیە. ئەگەر تۆ ئیمڕۆ سەیری ئەو ڕاپرسیانە بکەیتەوە لە عێراقا ئەکرێت خەمی گەلی عێراق بەڕاستی بریتە لە نان و ئاو بریتە لە خزمەت گوزاری بریتە لە بوونی کارەبا بریتە لە سەقامگیری ئەمڕۆ میلیشیا قەسفە کاسبێنێ کاتێشا هەڵەدا لەوێ داعشێت هەرەشە ئەکاتە سەربەغا. ئەمە ئەولەویاتی بەڕاستی گەلی عێراقیە مەسەلەی تائیفیەت و مەسەلەی هەویە و ئەمانە کەم بۆتەوە خەڵکێکی 16 دانیشتوانی عێراقی ئێستا سەدامیان هەر بیر نییە عمریان لەژێر 25 ساڵەوەیە کەواتە ئایا ئەم جۆرە کۆنفرانسە تەرجەمە ئەکرێ بۆ نان و ئاو تەرجەمە ئەکرێ بۆ کارەبا
ئەگەر وەڵامەکە بەڵێ بێ فعلا حکوومەتی عراقی بتوانێت تەرجەمەی ئەم جۆرە کۆنفرانسانە بکاتە سعاتێک کارەبایی زیاتر، نانێکی هەرزانتر، فرسەتێکی هەلووی کار بۆ ئەو گەنجانەی دێنە سەرجادەکان و پرۆتستی نەبوونی هەلی کارەکەن، ئەو کاتە ئەم کۆنفرانسە بەڵێ جێی سوودە. ئەگەر ئەم بەرهەمانەی نەبێت بەڕاستی وەکوتم تەنها ئەبێتە دیعایەکی سیاسی پێش هەڵبژاردنەکان و لە ئەرزی واقع معنایەکی بۆ هاوڵاتیانی عێراق نابێت. دەچمە بەشی سێمی بەرنامەکە دکتۆر لە سەردانەکەشیدا بۆ هەرێمی کوردستانی عێراق جەختکردنەوەی سەرۆکی فەڕەنسا لەسەر بەرەنگاربوونەوەی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر بوو. یەکەم هاوڕایە لەسەر بەردەوامیدان بە شەڕی دژی داعش و دژمنە هاوبەشەکانمان. ئاماژەکانی دەرکەوتنەوەی داعش وەکو یەک لە عێراق و سووریادا جێ نیگەرانین. مەحەکی ئەم شەڕە ئایندەی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە، ئاسایشی ناوچەکە و هەروەش ئاسایشی ئەوروپیەکان و ئاسایشی گەلی فەڕەنساش. هەولێریش داوای یارمەتی دەکات بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریستان و وەک دەڵێت هێشتاش تێرۆریزم مەترسیەکی ڕاستەقینەیە. ئێمە لە عێراق پێویستیمان بە یارمەتی بۆ بەرەنگاربوونەوەی داعش کە هێشتا لە عێراق و ناوچەکە و لە جیهانیش مەترسیەکی ڕاستەقینەیە، پێویستیمان بە یارمەتی بۆ چەسپاندنی سەقامگیری و بەهێزکردنی دیموکراسی و کارکردنی دامەزراوەکانی دەوڵەت بۆ چاکسازی و پێشکەوتن بۆ بەشداری و هاوبەشی پێکهاتەکان لە دەستهەڵات و بەڕێوەبردننی وڵاتدا هەیە. دکتۆر بیلال، سەردانەکەی ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستانی عێراق و کۆبوونەوەی لەگەڵ کاربەدەستانی کووردا لەوێ لە هەولێر هەوڵەتە ژمارەیە لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە. ئەتوانم تا ئەندازەیەک بڵێم زۆربەی لێکدانەوەکان لەسەر بنچینەی لایەن و لایەنکاری بووە. ئەمێ بزانم بێژگە لە شەڕی دژی تێرۆریزم ئەم سەردانەی ماکرۆن ڕەهەندی سیاسی هەیە بۆ هەرێمی کوردستان؟ هەرێمی کوردستان بەشێکی زۆری شەرعیەتەکەی بەڕاستی ئێستا پەیوەستە بە ئەم پەیوەندیە نێودەوڵەتیانی کەوا هەیەی، چونکە لە ڕووی حکومڕانی ناوخۆ کێشەی زۆر لە کوردستانە هەیە، کێشەی ئابووری هەیە. ئێستش موچەخۆرانی هەرێمی کوردستان چاویان لەوەی ئایا بەغا پارە ئەنێرە یا ناینێرێ، چارەسەری کێشە ئابوووریەکانی هەرێمی کوردستان لە بەغدایە نەک لە هەولێر، یاخود لای کەم بەو شێوەیە باس دەکرێ و وای لێکراوە کە بەڕای من ئەگەر هات و ریفۆرم لە کوردستانە بکرێ بای ئەوەندە داهات لە کوردستانە هەیە کە هەرێمی کوردستان چاوی لە بەغدا نەبێت. ئەو هەڕەشانەیەکەوە ئێستا میلیشیاکان لەسەر عێراق لەسەر پایتەختی هەرێمی کوردستان دەیکەن لە ڕاستیە گەورەترن لەو هێرشانەیەکەوە لەو هەڕەشانەیەکەوە ڕۆژە لە ڕۆژان داعش لەسەر هەولێر هەیەیان بووە. میلیشیاکان دەگەنە مەتاری هەولێر، داعش نەیتوانێت بگاتە مەتاری هەولێر. ئەم جۆرە هەڕەشانە مەسەلەی هاتن لە پێشەوەی بەڕاستی جیلێکی تازەی فەرمانڕەوا و سیاسەتمەدار لە کوردستانە کەوا لە ڕاستیە دابڕانێکی زیاتر لە جیلی پێشتری حکومڕان لە کوردستانە لەگەڵ دانیشتوانی هەرێمی کوردستانە هەیە. ئەمە واکات کە دیموکراسیەتی هەرێمی کوردستانیش لاوازی ئۆپۆزیسیۆن گرتن و ڕاوەدونانی ڕۆژنامەنووسان واکات کە شرعیەتی ناوخۆی حکم لە هەرێمی کوردستانە بەڕای من بەرەو لاوازبوون چوو بێت. بۆ کەمکردنەوەی یاخود کولکردنی ئەم حاڵەتە هاتنی ئەم جۆرە سەردانانە، بوونی ئەم جۆرە سەردانانە ڕۆحێکی تر ئەکاتەوە بەو شرعیەتەکەەوە. ئەگە شرعیەتی ناوخۆش لاواز بوو بێ ئەوە هەرێمی کوردستان شرعیەتێکی نێودەوڵەتی یاخۆ شرعیەتێکی یەقلیمی هەیە. بۆیە لەم ڕۆوە بەڕای من گرنگترین خاڵی سەردانەکی ماکرۆن ئەم خاڵەیە. بەڵام لە ڕاستیە وەکو ئاماژەم پێکرد مادەم باسی ئەفغانستان هەیە و بایدن بەم زمانە قسە ئەکا، ئیلتیزاماتی سەرۆکی فەڕەنسی لەوە چێ دەنگی خۆشتر و زوڵاوتر بێ لە گوێی بەرپرسانی عێراقی و بەرپرسانی هەرێمی کوردستانە، چونکە لە ڕاوکەیەکی ترسی گرنگ هەیە وجددی هەیە لەوەی کە تا چەندێک جەنگی دژی داعش بەردەوامە بێت. خاڵێکی تر کە بەڕای من گرنگە ئەوەیە کە فەڕەنسا لای کەم لە ئاوەدانکردنەوەی مووسڵە و لە نردنی کۆمپانیاکانیا بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیە دەورێکی گرنگی هەیە، بەتایبەتی هەرێمی کوردستان کە لە مووسڵ نزیکە، هەولێر کە لە مووسڵ نزیکە، لەوە چێ ئەو ئاوەدانکردنەوەی کەوا فەڕەنسا وعدی داوە چ بە دروستکردنی مەتاری مووسڵ بێت چ بە ئاوەدانکردنەوەی
ئەو بەشەی شارە بێت کە لە شەڕی ڕزگارکردنی لە دەستی داعش جارێکی تر ئاودان بکرێتەوە. ئەوش فرسەتێکە بۆ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان کەوا سوود لەو پرۆژە فەڕەنسیانە وەربگرن. بۆیە تەسەوڕەکەم لەم دوو ڕوەوە هەرێمی کوردستان دڵی بەم سەردانە زیاد لە جاران خۆش بووێ. بەڵێ باشە دکتۆر بەڕای جەنابێ تێرۆریزم یان گەندەڵی زیاتر مەترسین هەم بۆ هەولێر هەم بۆ بەغدا. بەڕای من گەندەڵی، چونکە بۆ تیرۆر تۆ هاوپەیمانێتێکی نێودەوڵەتیت هەیە کەوا یارمەتی تۆ ئەدا دژی تیرۆر. وەکو بینیمان هاتن بەدەم پێشمەرگەوە پشگیری پێشمەرگەکرا، هاتن بەدەم سوپای عێراقەوە لە ئەو هاوپەیمانێتی نێودەوڵەتیە بە سەرکردایەتی ئەوان بووکەوە هێزە عێراقیەکان و هێزە کوردیەکان بە هەموو چین و بەشە جیاوازەکانیانەوە توانیان لای کەم خاکی عێراق و خاکی هەرێمی کوردستان لە دەستی داعش ڕزگار بکەن. بۆیە تۆ لای کەم ینی زەماناتێکی نێودەوڵەتیت هەیە بۆ شەڕی دژی داعش، بەڵام لە ڕاستیا چارەسەرکردنی گەندەڵی ئەمریکا نایەت گەندەڵێکی تۆ چارەسەر بکات. ئەمریکا نایەت پێشمەرگەت بۆ یەک بخاتەوە، فەڕەنسا نایەت قانونێکی کۆمپانیات بۆ دابنێ یاخود محکمەیەکی سیستەمێکی بۆ نمونە قانونی لە کوردستانە یاخود لە بەغا دابنێت بۆی کەوا ئەگەر کەسێک ڕەشوەی وەرگر یا گەندەڵی کرد یاخود عەرزێکی تیجاری گۆڕی بە عەرزێکی سەکەنی ببی خادە سژنەوە. ئەمانە ئەبێ حکوومەتی عێراقی بیکە، ئەمانە ئەبێ حکوومەتی هەرێم بیکەن، ئەمانە ئەبێ بەرپرسە سیاسیەکان بیکەن و هەر ئەوەشەکەوا ئەکات کە ئەم جارە هات بەدەمتەوە جارێکی تااقەتی نێبێ بەدەمتەوە. ئەوڵێ من چەکتە دەمێ سیلاحەکە دەدەمێ ئیتر ئەبێ توش تەقەکە بکەی، ئیتر ئەگەروانە بێ مەگەر وایە کەوچەکەش خواردنەکە بکە بە خۆرکە. بۆیە بەڕای من چارەسەرکردنی گەندەڵیەکە بەرپرسیارەتی سەرەکی حیزبە عێراقیەکانە، حیزبە کوردیەکانە و حاڵەتێکیش نییە کە منی ئەکادیمی بێم باسی بکەم. وازەحە هەر کەسێک هەر هاوڵاتیەک ئێمڕۆ ئەزانەیە کە ئەم گەندەڵیە گەیشتۆتە حدێکی ئیتر بێتام ئەگەر بەمە تێر نەخۆن بەچی تێر ئەخۆن و ئەگەر هات و هەڕەشەیەک بێت کە عێراق گەندەڵترین وڵاتە منافەسی ئەفغانستانەکە لەسەر گەندەڵی ئیتر ئەگەر ئەمانە بەس نەبێ نازانم ئینسان بەچی چاوەکاتەوە و جۆرێک لە هەژانی بۆ دروستە. بەڵێ دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ فەڕەنسا چی لە هەرێمی کوردستانی عێراق دەوێت؟ فەڕەنسا دەیەوێت هەرێمی کوردستان پێشمەرگەیەکی یەکگرتوو و ڕێکخراو و لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێما بێت، هێزێکی نیشتیمانی بێت، هێزێکی حزبی نەبێت. ئەمە بەڕای من خاڵی یەکەمە. خاڵی دووەم فەڕەنسا بەجددی حەزەکە لە کوردستانەوە بەرهێنان بکات، بەڵام مەسەلەی گەندەڵی لە ڕووە ئیداریەکەیەوە و گەندەڵی لە ڕووە حیزبەکەیەوە کەوا ینی هەر کەسێک وازەحە لە کوردستانە ئیشکردن بەو ئاسانیە نیە هەر کەسێک خاوەن فکرە و خاوەن پارە وتوانێت ئیش بکات، بێ شەریک پەیاکەیت و بێ حزب ڕازی کەیت و هەتا دوایی ئەم جۆرە گەندەڵیانەوە ئاکات کە فەڕەنسا نەتوانێت بەو توانایی کەوا هەیەی لە کوردستانە ئاوادانکردنەوە و هاوکاری ئابووری بکات، نتوانێت وەکو پێویست بێتە پێشەوە. بیرمان نەچێت کۆمپانی ئەوروپیەکان کۆمپانیا ئەمریکەکان وەکو کۆمپانیەکانی عێراقی نین کەوا بەرپرسێکی حزبی ئەمری پێ بک بڵێ بڕۆ بۆ فلان شوێن، وەکو کۆمپانیەکانی کەنداویش بە ئەمری بەرپرسی سیاسی بجوڵێنەوە. بەرپرسانی سەرۆکی کۆمپانیەکان سەیری ئەو وڵاتە ئەکەن ئەگەر گەندەڵی کابێن ناڕۆن، چونکە ئەگەر بەرپرسێکی فەڕەنسی یاخود بەرپرسێکی بزنسی ئەمریکی ڕشوەیەک لە عێراقایە لە کوردستانە بدایە وەربگرێت بەپێی قانونی وڵاتەکە محکمە ئەکرێت و نەماکرۆن و نەبایدن ناتوانێت فریایان بکەوێت. بۆیە بەڕای من ئەوە دوو خاڵی سەرەکین کە سەرۆکی فەڕەنسی بێوێت لەم سەردانە بەجێ بهێنێت و بیرشمان نەچێت کە لە فەڕەنسا بەتایبەتی خۆشەویستیەکی گرنگ بۆ میلەتی کورد بۆ گەلی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستانە هەیە. لەم ڕۆژەوە ماکرۆن ئەتوانێت خۆی قازانجێکی سیاسی لێ بکات چکە ئیش بەرە هەڵبژاردنەکانە ڕۆ. دکتۆر حەزەکەم بڕێک باسیش لە هەڵبژاردن بکەین و بکەینە دواتەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان. هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی عێراق ئەو هەڵبژاردنەی کردن و نەکردنی نادیار بوو تا لێدوانەکەی چەند ڕۆژ لەمەو پێشەی مقتەدە سەدر مەلای ڕادیکاڵی شیعەکان. يوم قد تسلمت ورقة موقعة. پەیامێکم پێگەیشت لەلایەن هەندێک ڕێبەری سیاسیەوە واژۆ کراوە، ئەوانەی هێشتا متمانەمان پێیانە چونکە هەوڵی چاکسازی دەدەن. بەڵێ ئەمە پەیامێکی متمانە پێکراوە بۆ چاکسازی و کردنەوەی دەواازەی هیوایەک بۆ پاراستنی عێراق لە چەنگی گەندەڵکاران.
پێشتر مقتەدا ڕایگەیان بەشداری لە هەڵبژاردننی پرۆسەی سیاسی عراقیشدا ناکە، بەڵام ئێستا نەکرد بەشداری دەکا، بەڵکو داواش دەکات دەنگدەرانی عراقی بەشداریەکی بەرچاویان هەبێ لەو هەڵبژاردنەی بڕیارە لە مانگی دەی داهاتوودا بکرێت. لذلك فإنني على يقين هەر بۆیەشە من دڵنیام ئێمە و ئێوەی خۆشەویست بە سووربوون و جەخلێکردنەوەیەکی بێنمونەوە بەشداری لەوە هەڵبژاردنەدا دەکەین لە پێناو ڕزگارکردنی عێراق و چاکسازی و نەهێشتنی داگیرکردن و گەندەڵی و هەروەهاش ئاساییکردنەوەی ڕەوشەکە و پاراستنی سەروەری عێراق. دکتۆر بیلال، بۆچی ئەم هەموو هیوایە لەسەر هەڵبژاردننی عراق هەڵچنراوە لە کاتێکە مەرج نییە هەڵبژاردن ئەو خواستانەی کە شەقامی عراقی هەیەی بەگشتی لە زاخۆ بۆ فاو بێنێتە دی، هەڵبژاردن گۆڕانێکی ئەوتۆ بێنێتە دی کە بکرێ بگوترێ سەرەتاکانی دامەزرانی عراق لەسەر بنچینەی دامەزراوی نیشتیمانی و سیستمیکی نیشتیمانی دروست دەکات. بۆ ئەم هەموو گەشتبینی هەیە بەم هەڵبژاردنە. لە ڕاستیە ئەو گەشتبینەی کە ئاماژەت پێکرد هەستەکەم بەرەو کەمی بەرەو کەمبوونەوە ئەڕوات. لای کەم شەقامی عێراقی ئەو شەقامەی کە هاتە سەرجادە لە 2019 و حکوومەتی عادل عەبدولمەهدی ناچار کرد کە دەست لە کار بکێشێتەوە و حکوومەتی کاظمی هێنایە سەر حکم، ئەوان خۆیشیان متمانەیان بە هەڵبژاردنەکان کەم بۆتەوە. لایانی دووەم کە پشگیرێکی زۆر و یاخود داوای هەڵبژاردننی پێشوەختیە کرد بریتی بوو لە مەرجعیەی نەجەف. ئێستا ئەوانی سیرەکی ماوەیەکی زۆرە بێدەنگن. بەڕای من لەبەر چەند خاڵێک، خاڵ یەکەم ئەوەیە کە زەخم و قووەتی ئەو شەقامە بەهۆی کۆرۆنا لەلایەک و بەهۆی پشتێکردنی سەدر هەڵگەڕانەوەی سەدر لێیان ئەم فشارەی شەقام کەم بۆتەوە. ئەو حیزبە سیاسیانەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان لە هەڵبژاردنەکان ئەترسان، ئیمڕۆ ئەو ترسیان ڕواوەتەوە هەستەکەن کە هەڵبژاردنەکانی 2021 فەرقێکی وای ناوێت لە هەڵبژاردنەکانی 2010. بەشێکی تریشی ئەوەیە کە سیستەمە سیاسیەکە سیستەمی هەڵبژاردنەکان پێشتریش بە کورتی ئاماژەم پێکرد ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەوە ئەڕوات کە خەمەکان تەسکە بنەوە. ڕاستە بە ناوی ڕیفۆرمەوە واکرا کە لای کەم دەسەڵاتی حیزبەکان کەم بکرێتەوە، کەوا کە تۆ بۆ نمونە لە ناوچەکەی خۆتە کەسێک هەڵبژێریت ئەتوە ئەزانی کە ئەگەر تۆ دانیشتوی فلان گەڕێکی شاری هەولێربی بۆ نمونە، ئەگەر فلان کەس پەرلەمانتار بێکەواتە ئەو پەرلەمانتاری تۆ و جۆرێکی زیاتر لە مەسئولیت و نزیکی دروست ئەبێت. بەڵام ئەمەوە ئاکات کە خەمەکان زیاتر لۆکەڵ بکرێنەوە و کێشە گەورەکانی وەکو دروستکردنی دەوڵەت لاواز بکرێت. متمانەی خەڵکیش بەڕای من بە پرۆسەی هەڵبژاردن و ئەوەی کە هەڵبژاردنەکان فعلا بتوانن گۆڕانکاریەکی جەزری چ لە گەندەڵی چ لە بەهێزکردنی دەوڵەتا بێتە ئاراوە، ئەو متمانەیە کەم بۆتەوە. هەڵبژاردنەکانی 2010 ڕێژەی بەشداری زۆر کەم بوو، تەسەورەکەم جارش بە هەمان شێوە ڕێژەی بەشداری کەم بێت. خاڵێکی ئەخیر لەم حاڵە ئەوەیە کە میلیشیاکان بەڕاستی کەوتونەتە کوشتنی ئەو چالاکوانانەی کەوا لەوانەیە ڕوویەکی تازەی سیاسەتی عراقی بن کە ئەوش بەڕاستی تراژیدیایەکی دکتۆر خۆی یەکێ لە پرسەکان ئەمەیە مەسەلەی متمانەیە. ینی بۆ نمونە کاتێک دەنگدەرێکی عراقی دەبینێ لایەنێکی سیاسی وەکو لایەنی سەدریەکان ڕۆژێک دەڵێ بەشدار دەبێت لە هەڵبژاردن، ڕۆژێک دەڵێ بەشدار نابێت، ڕۆژێک دەکشێتەوە، ڕۆژێک دەگەڕێتەوە. مەسەلەی کوژرانی هەموو چالاکوانەکان لە سەر تاسەری عراقدا، یعنی ئەمانە وایان کردووە کە هیچ متمانەیەک نەمێنێ لە نێوان دەسەڵات و لە نێوان ڕای گشتیدایە با بڵێم خەڵکدا. چارەسەر چییە؟ تەنها چلکەمان هەیە فەرموو. چارەسەر زۆر کەس دەڵێن دەبێ عێراق بێتەوە دیکتاتۆریەت، عێراق دەستورەکەی بگۆڕێ بیکاتەوە سیستەمێکی مرکزی، هەندێک دەڵێن دەبێت قائیدێکی عسکەری هەبێت، سیسی لە بەغدا ئەیوت ئەگەر نمونەی مسرتان دەوێت پێشکەشتان دەکەین. ئەم قسانە هەمووی هەن، بەڵام بەڕاستی قسەکەی چرچل لێرا لەوە لە هەمووی گونجاوتر بێویژەوەیە کە دیموکراسی سیستەمێکی زۆر سەقەتە، بەڵام لە هەموو سیستەمەکانی تر باشترە. لەناو خراپترین سیستمەکانە باشترین سیستمە. بەڵێ دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. زۆر سپاس کاک بەڵێن. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون. تا هەفتەی ئایندا بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بیاڵین.